دەرهێنانی لە لستی تیرۆر کاریگەری تەواوی دەبێت لەسەر تەواو دۆزی کورد لەبەرەوەی پێم وانە ئەمە بەس بە تیرۆر ناساندنی پەکەکە بۆ لەلایەن دەوڵەتی تورکەوە بەڵکو بە عکسەوە بە تیرۆر ناساندنی تەواوی گەلی کووردە دەرهێنانیشان لەو بۆی لستی تیرۆرەوە کاریگەری تەواوی دەبێت لەسەر بزنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە باکووری کوردستان و بە کاریگەریش دەبێت لەسەر تەواوی پارچەکانی تری کوردستان بۆیە من پشتگیری وەک خۆم پشتگیریەکی تەواوی ئەو کەمپینە دەکەم و لەگەڵی دام و تا سەرێسقان دەبێ بە هەمومان هەوڵ بدەین کە پارچەیەک لە جەرگمانە باکووری کوردستان کە ئەوان لە لستی تیرۆر دەربێنەوە تاوە ئێمەش ئازادی تاوا بەدەستدێنین ئادارم بە تەواوی چین تۆژەکانی گەلی کورد لە باشووری کوردستاندا چکە کاریگەری ئەمڕۆ خۆ دەزانی لە ڕووی تەکنەلۆژیا و لە ڕووی شەڕەوە ڕەنگە ئێمە نەتوانین ئەوەی تورک بەرامبەر ئێمە دەکە وەکو دەبینن دوێنێکە بە فڕۆکەی پێشکەوتو دێ تۆبارانی شوێنەکانی شتەجێبوونی خەڵکی باشووری کوردستان دەکاتن خەڵکی ڕۆژئاوای کوردستان دەکاتن ڕەنگە ئێمە نەتوانین بکەم بەڵام ئێمە بە قەڵەمێک بە دەنگێک بە ڕەنگێک دەتوانین بە هەمومان کاریگەری دروستکەین و کۆمەلگای نێودەوڵەتیش بەڕاستی ئەمڕۆکە گوێ دەگرێتن لە خەڵک ئەمڕۆژ کۆمەلگای نێودەوڵەتی گوێ دەگرێت لە خەڵک گوێ دەگرێت لە هاوڵاتیانی ئەم نیشتمانە کە ئێمە تێدا دەژین و بۆیە پێویستە هەموو خەڵک بێ بەو پەڕی دڵسۆزیەوە بێ بەشدار بکات لەو کەمپینانە بۆ دەرهێنانی پەکەکە لە لستی تیرۆرەوە. بڵێن کە تیرۆر وەکو پەتایەکی جیهانی وەکو پەتایەکی ڤایرۆسی بەتایبەت دیاردەی تیرۆری نێودەوڵەتی و تیرۆری جیهانی پێویستی بە بەرەنگاریەکی ڕادیکاڵانەیە تیرۆر دەبێت لە ڕیشەوە لە ڕووی هزریەوە لە ڕووی مەیدانیەوە لە ڕووی کردەکیەوە لە هەموو ڕوویەکەوە بەرەنگاری ببینەوە ئەم هێزانەی لەو ڕۆوەکە بەرەنگاری تیرۆر دەبنەوە کەمن یەکێک لەو هێزانەکە لە جیهاندا وێنایەکی جوانی جەنگاوەرانەی بەرەنگارانەی دژ بە تیرۆر و پاڵپش بە ئازادی گەلان و مافەکانی گەلان و دیموکراتی گەلان دەربڕی بێگومان ئەو بیر و بۆچوونە بوو کە پارتی کرێکارانی کوردستان لە سەریکاری کردووە لە ماوەیەدا و تێزەکانی ڕێبەری دەستگیرکراوی پەکەکە عەبدوڵڵا ئۆجەلان بووە. کاریگەری ئەوەی کە پەکەکە لە لیستی تیرۆر دەربهێنرێ ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کە لیستی تیرۆر بۆ خۆی لەلایەن سیستەمە فاشیستەکانەوە هەرداوێکی سیستەمە بۆ کۆتوبەند و بۆ سەرکوتی زیاتری ئەو نەتەوانەی کە ژێردەستن ئەو هێزانەی کە بەرەنگارن بەرامبەر بە خواستە فاشیستیەکانی سیستم و دەوڵەتانی فاشیست بە نمونە تورکیا. دووەمیان ئەوە دەدەخا کە پەکەکە زیاتر لە جاران و باشتر لە جاران بەهێزتر لە جاران دەستکراوەتر لە جاران دەتوانێت ڕوبەڕووی تیرۆری جیهانی و تیرۆری ناوچەیەش بێتەوە و تیرۆری سیستەماتیک و جۆرەکانی دیکەی تیرۆر چونکە ئەم تیرۆرەی کە بەتایبەت لەم چەند ساڵی دواییدا بن لە ژێر ناویدا ئەش و هێزە جیاوازەکانی دیکە وەکو مەترسی لەسەر ئازادی لەسەر ئینسانیەت لەسەر کللتور لەسەر ژینگە لەسەر بەهاکان لەسەر ئەخلاقیات لەسەر تەنانەت هێزەکانی دیکەش دروست بوو لەنێ ئەو هێزانێک کە بەرەنگاری ئەو تەوژمە تیرۆرە بوونەوە پەکەکە یەکێک بوو لەو هێزە زۆر ڕادیکاڵ و دامەزرا و تۆکمە و خاوەن فکرانەی کە توانی پانتاییەکی گەورەی ئازادی دروست بکاتەوە و لە ژێردەستی تیرۆر و ئەو وێنە ناشیرنەی کە ئەوان دایان نابوو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕزگار بکە.